بابەتش کە من دەبێت بەسکەم ئەمە شارەزامە کامل لە واقعەتی قەرەچووق ناوچەی کوشاف ناوچەکانی تری دووبز لەولایە لۆ هەموو منتیقەکان تەسەور دەکەم ئەگەر ئەمە بخۆمان ئەوەی ئەمن دەرێم هەبین قەرەچووق ئەوەندە قوڕز نییە و ئەوەندە شوێنی ئاساسی شتێدا نییە وەکو برین شاخەشی وەکو مەتین نییە وەکو گارە نییە وەکو سەفین نییە وەکو برادۆز نییە وەکو ناوچەیەکی والت نییە زۆر حساس نییە بەڵام لە هەم لاگەر ئومێدمان وایە کە بە تەنسیقی لەگەر حکوومەتی عێراق و هەم لەگەر ئەو ڕێڕەوانەی کە دەمانێت پێدا دێپەڕ بەڵام ئەمە دەبی بینە سەر ئەساسی خۆمان بیر لەوەی نەکەینەوە بەڕاستی لەگەر حکوومەتی عێراق یان لەگەر جیهەتشتر یان لەگەر هاوپەیمانان لەگەر هەموو بابچێ هەموو کەسە ئەمە ئەو جیهەتانە هەموو بەرژەوەندی خۆی هەیە ئێمە زەرەرمان دەبین دەبی بینە سەر ئەساسشی ڕاست و دروست بەپێ ئەو بەیاننامە ئەو داوایی کە جەنابی سەرۆک کردێتی بە زووترین کات بۆی بتوانین ئەو تەوژمە تارمایەی کەوا ئەوڕۆ کە دەرێم 2014 لە 2014 سەرەتایەکەی پاش هەفتێک دەڕۆژ کە لە 2 دەستی پێکرد لە منتیقەی کەسشی و دەوروبەرەی لە نەتیجەی 7 و 9 مانگ بە واقعەت تارمایەش زۆر گەورەی لە کوردستان درۆ ئومێدی نەما هەولێر هەمووی هەرستا بەڵام لەگەر ئەو جوولانەوەی کە لە بەرەبایانی دەیمانگ بەو هێزەی کە ئێمە توانیمان بۆ یەکەمین جار لە هەوێڕەڕا داعش بشێنین گۆڕانشی نەوەی دروست بوو وەقورەی توینێکی بەهێزی داوە جەستەی هەموو تاک بە تاشی ڕۆڵی کورد ئەمڕۆژ دەبی ئەو ڕۆژە دووبارە بکرێتەوە قەرەچووق دەبی پاک بکرێتەوە لە داعش تۆڵەی ئەو شەهیدانە بکرێتەوە قەنەعەتمێ هەموو کوڕی کورد لە خانەقین تا دەگاتە شەنگال زیاتر جۆش و خرۆزانە دێتە مەیدان و هیچ دژمنشمە ئەوە بە قەنەعەتی من لە پشتی داعش خەلشتر هەیە مەدود جەزر ئەمە هەردەسەنجێنی ئیمکانێت لۆ داهاتوو حکوومەتی عێراقیش لە بۆ مەسائلی تریش خەڵکەشتری گەورەتریش لە فراوانتریش دەیانێت جەزی نەزی ئێمە بکەن ئایا مەتاقەتی ئێمە چییە لە بۆ ئەوەی بتوانین بە شێوازەشی وەرەقەی سیاسیە بە ڕێڕەوی عسکەری لۆمان داوێشن لۆی بتوانین ئێمە تەنەزولمان پێ بکەن لە داهاتومان لەوەی ئەو ناوچە کێشە لەسەریان ناوچەی دەسەڵاتی کوردی زیاتر بەرەو کەمبوونەوە بە زەرزایی